دوێنێ لە هەولێر دوو مێرمنداڵی تەمەن 16 ساڵ و 14 ساڵ هاوڕێیەکی 10 ساڵیان لە قەرەباڵغی دوور دەخەنەوە. لەوێ هەردووچیان بە بلۆک منداڵە 10 ساڵانەکەی هاوڕێیان دەکوژن. شەوی یەکشەمەی ڕابردووش گەنجێک لە بەنزینخانەیەکی چەمچەماڵ بۆ 240,000 دینار کوژرا. لە مانگی 4 ئەم ساڵیش لە سلێمانی 3 کەس هاوڕێکی 13 ساڵانیان لەبەر موبایلەکەی و 30,000 دیناری باخەڵی بەبەرد کوشت. زۆربوونی کوشتن و پەرەسەندنی لە نێوچینی منداڵ و مێرمنداڵان ڕووداوێکی سادە و ساکار نییە و ناکرێت چین و توێژە جیاوازەکان نەوەستن لەسەری و هەڵوەستەی لەسەر نەکەن. شارەزانی بواری پەروەردەش پێیان وایە هۆکاری زیادبوونی کوشتن لە نێو منداڵان و مێرمنداڵان بۆ لاوازی دەستگا پەروەردەییەکان و قوتابخانە و ڕۆڵی خراپی کەناڵەکان لە پەخشکردنی دراماینامۆ بە کۆمەلگای کوردی دەگەڕێتەوە. بەڕای من هۆکاری ئەو کوشتنە ئەمڕۆ ئەوەی کە هەستی پێ دەکرێتن لە هەرێمی کوردستان چەند خاڵێکە. یەکەمیان من بۆ لاوازی ڕۆڵی پەروەردە لە هەرێمی کوردستان دەیجێڕمەوە دەستگا پەروەردەییەکان کە بەداخەوە وەکو پێویست ئەمڕۆ کە بە ڕۆڵی خۆیان هەڵناستن. دووەمیان پشتگوێخستنی منداڵ لەلایەن دایک و باوکەوە لە ماڵەوە و پەروەردەنەکردنی کە بەڕاستی قوتابخانەی یەکەمی منداڵ ماڵەوەیە. هۆکارێکی تر بەداخەوە کە من وای بۆ دەچم هۆکارە بریتە لە دەستگاکانی ڕاگەیاندن. ئەمڕۆ ئەو فلیمانەی کە لێ ئەدرێن لە زۆرێک لە کەناڵەکان کە بەبێ سانسۆر کە وەزارەتی ڕۆشنبیری بەداخەوە هیچ سانسۆرێکی نییە بۆ ئەو کەناڵانە. زۆر لە فلیمەکان کە توندوتیژی زۆریان تێدایە و منداڵ لەسەر ئەو پەروەردەکەن. پەرلەمانتارێکی خولی ڕابردووی پەرلەمانی کوردستانیش پێی وایە بۆ چارەسەرکردنی دیاردەی کوشتن و کۆتایی هاتن بەو دیاردەیە پێویستە پەرلەمانی کوردستان یاسای لە سێدارەدان کارا بکاتەوە بۆ ئەوەی کەس جورئەتی ئەوە نەکات دەستی بچێتە خوێنی خەڵکەوە. لەبەرەوە من وەکو نامەیەکشم کە ئاراستەی بەڕێزان دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان و سەرجەم فراکسیۆنەکان کردووە بۆی کە یاسای لە سێدارەدان بهێننەکایەوە بۆی کە جارێکی دیکە خەڵک جورئەت نەکاتن ئاوە بە ئاسانی دەستی بچێتە خوێنی خەڵک. چونکە ئێمە دەزانین ئەو سەرجنانەی کە لە هەرێمی کوردستان هەن خەڵکێکی زۆر قاتیلی تێدا و قاتیلانە ماوەیەک ئیسراحەت دەکرێن خزمەت دەکرێن دوایە بەردەدرێنەوە. هەم کێشەی کۆمەڵایەتی بەو سەرجنانە چارەسەر نابێت چکە و کەسەی کە کوڕ و عەزیزەکان و خۆشەویستانی لەدەستداوە دڵی بۆی ناخوات و داخۆ چەند ساڵێک سزن دەکرێت و خزمەت دەکرێتن. لەبەرەوەش خوازیارم بەرپرسانی هەرێمی کوردستان زۆر بە گرنگی بڕوان ئەو کەیسەوە معاملەیەکی تەندروستی لەگەڵ بکەن لەبەرەوەی با تەماشەکەن کە کوڕی خۆیان بێ بکوژرێتن یان کچی خۆیان بێ بکوژرێتن. ئایا ڕازین بۆی کە ئەو قاتیل و بکوژە چەند ساڵێک لە زیندانەکان بمێنێتەوە بەرەڵا بکرێن؟ نام قەنەعەتمان کەیسی گەورەتریشی بۆ دروست دەکەن، کەیسی تیرۆر و ئەوانشی بۆ دروست دەکەن. وەرە خوازیارم فەرق و جیاوازی بە کوڕی خەڵک نەکەن. قەدەغەکردنی وانەوتنەوە لە مزگەوتەکان بە نەوجەوانان و نەمانی پەروەردەی مزگەوت و ڕێخۆشکردن و کردنەوەی کافتریایەکی بێشومار و بەدەر لە چاودێری ورد لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان و تۆڕە کۆمەڵایەتیەکان ڕۆڵی سەرەکی لە بەلاڕێداچوونی گەنجان دەبین و کوشتنیان لە ئاسایی دەکاتەوە. کەسێکیش لە تەمەنێکی نەوجەوانیدا بتوانێت هاوڕێکی بکوژێت ئەوە ئەگەر بێت و سزا نەدرێت لە ئایندەدا کارەساتی گەورەتر لە سەردەستی ڕوودەدات. بەرپرسیاری یەکەمی هەموو ئەم ڕووداوانەش حکوومەتی هەرێمی کوردستان لی بەرپرسیارە و دەبێت بنەبڕیان بکات. ئازاد و مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.